منداڵەکانمان فێری خواپەرستی بکەین، ئەبێ منداڵەکانمان فێری ئەوە بکەین عیبادەت و بە قسەی خوا بکە، ئەبێ منداڵەکانمان فێری ئەوە بکەین ئەوەی خوای متعال ئەوێتی، ئەبێ ئێمە داوای لێ بکەین و بیکە ئەنجامی بدا، ئەگەر ئەیکا باشتر، ئەگەر نایکا لێ نەگەڕێین بڵین بەخوا بە قسەمان ناکا و نایکا یان شتێک بەلەونێ نەخێر، ئەبێ ئێمە کۆڵ نەدەین، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام لە حەدیثێکی مبارەکدا ئەفەرمێ مەڕوا ئەولادەکم بالصەلاة، واتە منداڵەکانتان فێری نوێژکەن لە 7 ساڵاندا، و ئەفەرمێ ئەمجا ئەگەر نەیان کرد لە 10 ساڵاندا کەمێ زبری لە کەڵیانە بەکاربێنن، واتە کەمێ تووڕەیی، کەمێ توندەیی، کەمێ تون بە لەگەڵیان لە 10 ساڵان، لە 7 ساڵان هەتا گاتە 10 ساڵان بە نەرمونیانی، بەڵام لە 10 ساڵان کەمێ تونتر. و پاشانش پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام لە دوای 10 ساڵانش ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمێ کە گەینە ئەوەی کەوا لەوەتر خەیر و شەڕی خۆیان زانی چییە، ئەو کاتە جیایشی کەنەوە لە خۆتان لەسەر جێگا منداڵەکان با لەگەڵ خۆتانە نەبن. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەمان پێ دەکا کە دەفەرمێت منداڵەکان فێری نوێژکەن، فێری خواپەرستیکەن، فێری عیبادەتی کەن، چونکە ئەو منداڵە لە گردنی توایە و لە گردنی مندایە، ئەوەی خاوەنی منداڵە چی کوڕ بێ چی کچ بێ هەمومان لە قیامەتە ڕاوەستێنن. باوکانی ئازیز، دایکانی بەڕێز، ئێستا منداڵەکەت هەرچی بکە لەوەیە خۆت محاسەبەی نەکەی و سبەینێ محاسەبە نەبێ لە دنیادا، بەڵام چاک بزانە لە قیامەتە ئەوەی منداڵی هەبێ محاسەبەی خۆی تەواو بوو، پاشان دەست پێ دەکا بە محاسەبەی منداڵ. لەو ڕۆژەدا ناڵێ من حەقم نییە و من نەمتوانی یان تۆ باوکیت، چونکە خوا گیانە فەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون، ئەمانە ڕاگرن، جارێ با نەڕۆن، جارێ حەسابیان و کتابیان تەواو نەبووە با نەچن حەسابی خۆیان تەواو بووە، بەڵام منداڵەکانیان حەسابیان تەواو نەبووە، چونکە ئەمان باوک و دایکن، ئەبێ محاسەبەی ڕۆڵەکانیان لەگەڵدا بکەن. بەڵام چی کاتێ لەسەر تو دەکەوێ؟ ئەو کاتەی کە پێی دەڵێ، کە چەندجا پێی دەڵێ بە قسەت ناکە، ئەو کاتە لەسەرت دەکەوێ. کوڕەکەت نوێژ ناکە، پێڵی کوڕە شیرینەکەم، کوڕە ئازیزەکەم، کچە خۆشەویستەکەم، کوڕەکەم نوێژەکانتان ئامان 100 ئامان نوێژەکان، ئامان 100 ئامان ڕێگای خوا بگرن، کچە شیرینەکەم حیجاب کە، باڵەپۆش کە، ئەمانەی کە دۆ دەیکەی خوا ڕازی نییە، ئەمانەی تۆ دەکەی لە قیامەتە من شەفاعەتت بۆ ناکەم، لە قیامەت ئەڵێم خوای گیان من وتم پێی بە قسەی نەکردم، خوای گیان خۆشایەتی، بۆیە لەبەر ئەو منداڵانە سبەینێ لە قیامەتە تۆ محاسەبە نەکری. بۆیە حەیف و سەد حەیف کە کەسی ئاهلی مزگەوت بێ، جەمعە و جەماعەت بێ، کە سێرەکەی کوڕەکەی نوێژ نەکا، کچەکەی باڵاپۆش نییە، خێزانی پۆشتە نییە بەداخەوە. کەسێکش کە پۆشتەیە زۆر جار بە بۆنەی دەوروبەرەکەی سار دەکرێتەوە. ئافرەتێکی ڕێکوپێک، کچێکی باش، دایکێکی ئازیز باڵەبۆشێکی جوانی کردووە، عابایەکی جوان، نیقابێکی جوانی داوە، ئێمە پێی دەڵێن ئەوە چییە؟ چیت کردووە؟ تێ لە دنیا دەستەڵ گردووە، یان ئەمە فڵانیە، ئەمە فیسانیە. نەخێر، ئەوانە ئەمری خوایە و خوای دایبەزاندووە، پێویستی بە هیچ لایەک نییە، پێویستی بە هیچ ڕەنگێک نییە، پێویستی بە هیچ ناوێک نییە، چونکە خواگیان نوێژی فەرز کردووە لەسەر هەموو بوونەوەران، لەسەر مرۆڤەکان، و حیجابشی فەرز کردووە لەسەر ئافرەتان و دایکان و خوشکان. گەورەترین و چاکترین فەرمانی خوا ئافرەت کە جێبەجێیکە ئەوەیە کەوا حیجابێکی پۆشتە بێ، بەس نەکوا وەک ئەمڕۆ بێ خوا پەناماندا. پێغەمبەری نازارە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام صنفانی من ئەهلی النار، دوو صنفەن لە ئاگری دۆزەخ نەیانم بینیوە، من نایان بینم ئومەتەکەم، بەڵام ئێوە لە ئاخر زەمان نادەیبینن. فەرموویان ئەی پێغەمبەری خوا کێن ئەوانە؟ فەرمووی ئەوانە کۆمەڵێکن لەوانە، کۆمەڵە ئافرەتێکن کە حیجابن بەوەی خۆیان وا دەزانن، بەڵام وا دەزانن پۆشتن، بەڵام پۆشتن هین ڕوتن. ئەبێ ئینسان ئیماندار کاتێ پۆشتەیی ئافرەتی کە پۆشتەدا دەبۆشێ ئەبێ بە گوێرەی شەرع بێ، تەنگ نەبێ، تەسک نەبێ، ئەبێ گیانی دەرنەکەوێ، ئەبێ لە ڕێگادا گیانی بەدەرەوە نەبێ، ئەبێ حیجابێک بێخوا بوێتی، حیجابێک بێ ئەوەی کە شەرع داوای لێ دەکا، نەک مۆدێل و مۆدێلکاری بێ.
چونکە حیجاباتۆ بۆی ئافرەت باڵەپۆشیاتۆ بۆی دایپۆشێ بۆ ئەوەیە ئەم ئافرەتە داپۆشێ نەک بۆ ئەوەی بێ مۆدێل و مۆدێلکاری بێ ئەبێ ئێمە هانی بدەین ئەو کچانەمان هەیە کە باڵەپۆشن ئەو کچانەمان هەیە کە باڵەپۆشنین ئەوانەی باڵەپۆشن زیاتر ئێمە هانی دەین و دەستخۆشی لێ بکەین ئەوەیشی کەوا باڵەپۆش نییە هەوڵ دەین لەگەڵیدا بۆی باڵەپۆش بێ سبەینێ من و تۆ حەسابی لە قیامەتدا حەساب لەسەر من و تۆ سووک بێ ئەگەر ڕۆڵەی خۆمان بێ بۆیە